یەکێک لە یاریەکانی خولی پلەیەکی عێراقا لە شاری سلێمانی پێشمەرگەی سلێمانی لە یاریگای فەرماندەی پێشوازی لە مەسافی جنوب کرد. تایم یەکەم پێشمەرگە باشتر دەبینراو، هەرزوو هێرشەکانی بۆ سەر گۆڵی میوان دەست پێ کرد. خولەکی چواردە جاکویس هامان گۆڵ یەکەمی تۆمار کرد. پێشمەرگەی سلێمانی چەند جارێک نزیک بوو لە تۆمارکردنی گۆڵی دووەم، بەڵام وەک پێویست سوودیان لە هێرشەکان نەدەبینی تا خولەکی 38 با ئاسیستێکی جاکویس هامان محەممەد عەباس گۆڵی دووەمی بە پێشمەرگەی سلێمانی بەخشی و ئەو تایمە با پێشکەوتنی پێشمەرگەکان کۆتایی هات. لا تایمی دووەم مەسافی جنوب باشتر بوو، پێشمەرگەی سلێمانی بە هێرشی هەڵگەڕاوی یاری دەکرد و چەند هەلێکی دیکەی لەدەستدا. یاری بەو شێوەیە بەردەوام بوو تا خولەکی 90 محەممەد تەقی گۆڵێکی بۆ مەسافی جنوب تۆمار کرد. لا کۆتاییدا یاری با 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە سوودی پێشمەرگەی سلێمانی کۆتایی هات. تا ڕادەیەک پێشمەرگەی سلێمانی ئومێدی گەشتن بە خولی نایابی عێراقی بۆ گەڕایەوە لا دوای سوودوەرگرتن لە شکستی ڕکابەرەکانی پێشخۆی. ئێمە بۆ سەرکەوتن یاریەکەین ئەو کوبینیتە هەمووتانی هەموو ساڵێک هەر منافسەیەکین ئاخر 3-4 یاری نازان ڕزمە فەرقە دابەزێ، نازان ئایا ئەزمون یارەزانەکانە ئایا بەرنامە دەربینە نازانم وەڵاهی ئەبێ ساڵتر ئەم کێشەی حەلکەین وەکو بینیتان هەموو یاری گوایە ئێمە یاریەکەین باش یاریکن باش ئاخر 5 دقیقە 10 دقیقە فرقە نازانم وەکو لیاقیش لیاقییان باش وەکو فرقە گۆڵە فۆتێنن و گۆڵ لێمان نەکرێ ئەمە سێ یاریە سەر 1 دقەی 87 وەرەسەر گۆڵ لێمان نەکرێت. توانیمان ببینەوە سێ خاڵ یارەکە بەدەستبێنین و توانیمان ئێستا پلەی دووەمی کۆمەڵەکەمان کردەوە 2 یاری ماوە لەو 2 یارەدا هەوڵی سەرکەوتن نەدەین. پێم وابێت دووەمی کۆمەڵەکە شەرەکەوەی ئێمە ئەگەر بۆ یەکەمیش نەبێ بۆ دوم هەوڵ دەدەین. هۆکاری کشانەوەمان بۆ دو ڕاستی کۆتاییەکانی دەورێ یاریزان تۆزێ سیستە بێتەوە لە یاریگا تۆ 70 دقە 80 دقە پرێز بکەی مانوبوون پێوە دیارە بێ و ئەبێ لاخیرا سەحب بکەیت. دوای بەڕێوەچوونی هەفتەی 20 لە خولی پلەیەکی عێراق پێشمەرگەی سلێمانی با کۆکردنەوەی 29 خاڵ سەرکەوت بۆ پلەی دووەمی ڕیزبەندی و مەسافی جنوبیش خاوەنی 23 خاڵە و مانەوەی لا خولەکە مسۆگەر کردووە. هەستیار حاجی، کەناڵی پەیام، سلێمانی.